خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بەرنامێکی تایبەتی پانۆراماتان پێشکەشەکەی نەمانەوێت لەسەر ئەزمموی ژیانی سیاسی و سەربازی و ئیداری کەسایەتێکی سیاسی و سەربازی گفتوگۆ بکەین. هاتووینەتە لای بەڕێز کاک بورهانی ئێسائی سۆفی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. جا ئێمە نهاتوین پرسە سیاسەکانی لەگەڵ تاوتوێ بکەین وەکو جارانی تر یان وەکو بەرنامەکانی تر، بەڵام ئەمانەوێ بەرنامەیەکی جیاواز بێ، بچینە ناو هەندێک لە مێژووی ژیانی تەجروبەی ژیانی کاک بورهان. کاک بورهان سوپاس دەکەین. سپاس بەخێر بێن. سپاسی تەلەڤیزیۆنی کورسان نیوز دەکەم. سپاس کاک ستافەکەی دەکەم. سپاس کاک بورهان، زۆر سپاس کە دەرفەتی خۆت بە ئێمەدا. حەزەکەم لەوە دەست پێ بکەم مەسەلەن لە شوێنی و لەدایک بوونت، مێژووی لەدایک بوونێت کوێ بوو مەسەلەن ئێوە کە هەر دەڵێن هەولێری خەڵک بەس هەولێر دەبینێ، بەڵام ئەترافی زۆر کێشەکە لێرەیە. من دووبارە سپاسان دەکەم. من خەڵکی منتقەی کەندیناوەمە خوار هەولێر، تقریبا 30 کیلۆمەترێک لە هەولێر دوورە. ئەو منتقەیەکی بەردەوام لە ڕژێمە یەک لە دواییەکانە ئەو مەناتقە زیاترە تعریب کرایە. من لەو شوێنە لەدایک بوومە ساڵی 62. ئەو ساڵی 63 دەیەکەمان تعریب کرا، 5 هاوڵاتی دەیەکەمانیان شەهید کرد. ئێمە هاتینە هەولێر تا ساڵی 70. من لە 1 و 2 ئیبتیداییەوە لە هەولێر خوێندنم کردووە، هاتمەوە دەیەکەمان. دیسان زارشکە ساڵی 76 بە قراری مەجلیسی قیادەی سەورە دیسان دەیەکەمان تعریب کراوە و ئێمەیان دەرکردەوە هاتینەوە هەولێر. باش خوێنە تەواو کرد کاک بورهان؟ من لە هەولێر تا 6م تەواو کرد. لە محەتە کنلوزای بەغدا وەرگیرە. ئەوە بوو چوومە بەغدا 20 ڕۆژێک بوو لەوێ. ئەویش تەنزیماتمان ڕێخستنی کۆمەڵە بوو، کەس بوو ڕەفیقەکانمان گیرا. من ڕام کرد و یەکسەر بۆ دۆری بالیسان مێرگە سەر بێ پێشمەرگە. بەڵێ لە ڕێگەی چێ بووی پێشمەرگە کاک بورهان؟ هەر ڕێخستنەکان بوویان؟ من لە پێشتر لە ئەندامی کۆمەڵە بووم لە ناوشار. هاتم لە تیپی 83 هەورێ لای شەید ڕێباس. بەڵێ کاکە شەید خولە لازم خولە سەرتیبمان بوو. وە بوو دوای گۆزراینەوە تیپی 83 هەورێ، دوای بووینە تیپی 85 بەڕانەتی. بەردەوام زیاتر لەو شوێنانە لە فەرماندەی مەفرەزە بووم، فەرماندەی کرد و دوای بوومە سەرتیپی 93 کۆێ و لە ئەنفالەکانیشە نزیکەی 14 مانگ من پارتیزان و لەگە شەید ڕێباز و شەید مەلاسووریان و داوای لێ برن دەکەم. برادران بەزۆرقی هەموو لەبیر نییە. پارتیزانی ماینەوەی خۆتان خانەوەدەی خۆتان کام برایەتان زوو چۆ ناو شۆڕش؟ ئێمە دەبرا و خاڵێکتانەکە 5 خوشک و 2 دایک و باوک، ینی 18 نەفەر زۆر بووین. ئێمە 5 برا پێشمەرگە بووین. شەی سەردا لە تو گەورەتریان لەم بچووکتر بوو. ئەو دوای من هات لەگە سەرتیپ و نەهرۆوانە. ئێمە لە 4 خوشک و 4 برایت کەم جیران نزیکەی 13 مانگ لە ئەمن لە سەرمە وە بوو خانویان لێ تێکداین و لە هەولێرە. و ئەوە بوو ڕۆژێک شەی سەردار چوو هەولێر لە محکەمەی قەدیم. ئەوە کاتە تەلەفۆنی ئەوە هەبوو، ئەو تەلەفۆنی هەندراکان تەلەفۆنی لەگەر سیروانزا دیری ئیدارەی مەحەلی بوو، شتە شوا بوو. تەلەفۆنی لەگەر کرد بوو بۆ تێگە عایلەکەمان بەرنەدەن 24 ساعت مایە ژیانت لە ترسان ئەو عایلەی مەیان بەردا. پێشمەرگە بوو پێشمەرگە بوو چوو تۆ ناو شار چوو لێ لە محکەمە بەو تەلەفۆنە لە بۆی کرد. دیدی وەڵا 24 ساعتەکەی نەبرد، ترسا عایلەکەی ئەمەیان بەردا. هاتن بە ئیڤەیەک لە ئەویاندانا دەربەنی گۆمەسپان. هاتینە سووسێەوە دکتۆر دانا و برامەوانە هەموو سزن کوردۆ و سۆران و خوشکەکانمەوانە. ئەوخت ئازاد بوون؟ بەڵێ ئازاد کران. هاتین ناوچە ئازاد کرا. دوای تحقیقیان نەکرد بوو لەو تەلەفۆنە لە کوێکرا لە کوێ نەکرا؟ ئایم کوتبووە من بابا گوتی من سەردارم، تۆژەوەی تەلەفۆنەکە دامەخە. وتی من سەرداری سەعید سۆفیم 24 ساعتەکە عایلەکەمان بەرنەدەن دەتکوژم. ئەو وەختیش لە محافیز دوای لە محافیز درا. بەڵێ هەر بۆ خۆشی لێ نەدا؟ بەڵێ
لەگە کاگ ئەیوب و کاگ بەختیار کاوانی بەڵێ زۆر باشە کاگ بورهان ینی ڕاستەوخۆ بە دوو خەت هەبوو لە شاخ خەتەکی سیاسی هەبوو نیە مەڵبەندەکانوانە خەتەکی سەربازیش هەبوو تیپەکان شەنسی من ئەوەی گرت عسکەریەکە وڵا لەوێ من ئیش عسکەریم دەکرد تا دوای ئەنفالەکانش ئەم ڕەتلی ئەوە بن وحدە مەسئولی وعدەی بەڕانەتی بووم لە پارتیزانی شەید ڕێباز مەسئولمان بوو دوای 13 مانگ 14 مانگ لەو بینە ئەو جەگەڕینەوە سەرکرداتی لێش بوومە سەرتیپی نۆتوسەی کۆی لە ڕاپەڕی هاتینەوە جێگرێزی دەشتی هەولێر بووم کە شەید ڕێباز مەسئولمان بوو شەید مەلا سلێمان جێگر بووەکو من ماوەیەک مدیر مەکتەبی کاکۆسەد بووم دوایە بوومە ئامر لیوای پارتی وێشێتی تێکەڵەکە لە ئاکرێ لیوای چوار دوایە بوومە ئامر لیوای تایبەت هەولێر دوایە سەر لەشکری هەولێر دوایە فەرماندەی هەولێر ئەو کاتە ماوەیە کاک شێخ زەعفەر مەسئولمان بوو من جێگری بوو فترەیەکی زۆر لە کۆنگرەی دووشەوە سەرکردایشی بڵێ بۆ زیاتر جەنابەت لە ناو خانەوە دەکەتان دیاری مەسەل ئەوان تۆزێک باشکشیان کردووە سەلەن دکتۆر دانا فترێک گاتە پێش و دکتۆر دانا لە پەرلەمان بوو ئێستا مامۆستای زانکۆیە لە سوید نارێ براشم لە دوای پرۆسی ئازادی عێراق خەتە کۆمەڵاتەکەی گرت ئەندامی مەجلیسی حکوم بوو بەڵێ فترەی پێشتریش ئەو ماوە جێگیری کاگمەلا بەختیار بوو ڕێکخراوە دموکراتیەکان ماوەشی جێگیری مەکتەبی ڕێخستن بوو لای ئەو زمانی کاعمەری سەید عەلی بەڵەوە ماوەکی لە بەغدا بوو ئیدیش دەستا و دانیشتووە پەیوەندی کۆمەڵاتەکان چۆنە کاک بورهان مەسەلە تو بۆ نمونە سەردان و هاتو چۆت لەگەڵ مەنتیقە جیاجیەکان ئەمە لەبەرەوەی ئەمە تووشی التزاماتێک بوون ئەو تێکۆشەرانە لەبەرەوەی جەولەمان کردی لە هەموو دەیاتەکان و مەناتیقەکان و ئەوانە تووشی التزامات بوو ناتانین لێ ئەوە بین لە هەموو شوێنەگەمە هەموو ڕەفیق و دۆست و وەکوەوەی ئازز هەیتمان لە هەموو مەناتیقەکان لەبەر ژیانی پێشمەرگاتیەکەمان وا بوو چوی گەڕۆک بووین سەلەمە لە تی پێشتا و پێنجە بووینە ئێمەیان دەینە لە لای کارێزە و لای چوارتا و لە دۆری زافێتی و لە پێدەشتی کەرکووک ینی مەبەستم ینی هەموو مەناتیقەکان گەڕاوی باش مەسەلەی ژیانی خێزانی کاگوران زوو چێ ناو ژیانی خێزانی دوای ڕاپەڕینەوەوانە ئەمە بیستی دەی نۆتوێک ژنمینە وەچی ئەوە بوو دوای ڕاپەڕی دوو کوڕیشمەیە هیچیان ئێستا ماستەریە لە ئەڵمانیا مهندس معماریە ئەوە کەی تریشم ئەو سار ئاخر ساڵی زانکۆیتی لێرەیە بەڵێ ئەویان لێرەیە بچووکەکەم هیچیان مەسئول و شدنی نانا ئێمە زۆر ئەوە تەدەخولی سیاسەتیان نەکردووە نەوەڵ تێکەڵ نابن بەس ینی یارمەتی تۆ دەدەن هیچیان هەر باب و کوڕایەتی و تەوە وەڵ ئەوەی ئێرەم بڕگەوەیە ینی بڕگ عەزوو لە ئەوەکەی ترم زۆر خەریکی کاسبی و لە خۆی ئیش دەکات لە کۆمپانیا ئەکووانەوە ینی سفادەی ئەوەی لە تۆ نیە بڵێ من کوڕی مەسئول مویان نەبا بە شتانە لە زۆر جارەوە دەگوترێ نەوەڵە باشە کاگورهان دەڵێن کاگورهان زاکیری الحەمدوللا باشە خەڵک دەناسێتەوە بۆ نمونە پێشمەرگەک لە هەشتاکان یان لە نەوەتەکان یان لە ئەو مەراحلانی ژیانی سەربازی تۆ ئازا بوو بێ دەیناسی بێت ترسنۆکیش بێ دەیناسیەوە ئەوە ینی چۆن دەکرێت بەسەرە ئەو هەموو وردەکاری زانی چۆنە وەڵی کاکەزانە ئەو سار بڕگەوە بوومە ئەوە هەندە شتێ زەق تەسلیمیش مەبەی پێ هەندە شت زەقەیە تۆ لە شەڕەکان ژیانی ئێمە هەر لەسەر شەڕوانە بووە دەبینی شتێک نیشان دەدا ئەو پێشمەرگی ئەو عادڵسۆز و ئازا دایم ئەوە لە ناو زاکرێت ئەوە وەکو ڕسمە گوێنە دەشێشی دایمەن ئەوە دەبی ئەوانم هەموو لە بیرە ینی بەسەرهاتەکە بوو لە ئینتیخاباتی 2014 بوو سەرپەرشتی ڕاپەڕین بووی وانە 2014 کۆیە بووم 2010 21 ڕانیە وهدا بەڵێ تی بە پێشمەرگی کاگوران نا لە کۆی هاتبووی ئەوێ پێشمەرگەیەک
پێت گوتۆ تۆ ساڵی ئەوەندە ڕۆژی ئەوەندە زۆر ئازابووی لە گرتنی ئەو ڕەبێی باعس و هەدیەمان کردی و ئەوانەوەی سەحیفە تۆ پشتگوێ بخرێ و ئەوانە یعنی ئەو برادرە کادرێکی سیاسی بوو ڕاستیەکەمیش لەوێ بۆم گوتی تەواو مادام تۆ ئەو قارەمانی منت لەبیرە منیژەوە بە قسەی تۆ دەکەم ئەنی ئەوە مهمە تۆ خەباتی خەڵک ماندووبوونی خەڵکت لە بەرچاو بێ ئەخە خۆ چێت تۆ دەبی بزانی سروشتی پێکاتە یەشێتی چێ لە کوێ واتیە وەنیە ئێمە ڕووبارە خوێنماندایە ئەو هەموو ژیان و تاڵ و ماڵوێرانی و سزن و دەربەدەری و شەهید و گونسووتان و ئەنفال و چیمیا باران و ئەوانە تۆ دەبی تێکۆشەرەکان لایەت نەکەی نابی ئێمە دەبی خینی نوێ عقلی نوێ بیری نوێ گەن ئەوە قانونی حیزبایەتیە ژیانیشە بەڵام دەبی ئەوانش ئاگامان لێیانبی ئەس بەغوبن نەکەن هەرێکە بە تەمەنەکەەوە نیە منیش گەنجێکمە تەلە ببوومە پێشمەرگە خۆ منیش تەلە ببوو سەبر تووشی کاری سەربازی بوو کاگوران چ شتێک زۆر لە ناخدا ماوەتەوە کە میشە وەکو شتێکی زۆر تراژدی بێت لە ماوەی شەڕ و ئەوانەی ژانی پێشمەرگایەتیدا بۆ بە پێچەوانشەوە چ شتێک زۆر لە ناو زاکری تۆ ماوەتەوە کە بەسەرهاتێکی خۆش بێت جارێ با لەسەر بەسەراتە ناوەڵایەخە بەسەراتی خۆش کامایە ئەمە ژێرمان لە ناو ئەوەی لۆ من زۆر ئەوەیە کە لە بیری ناکەم 28 بوو ڕۆژی یەکەمی ئەنفال منطقی هەولێر ئەو ڕۆژی ئەنفال دەستی پێ کرد ئەو ڕۆژی وەزەمان زۆر خراوەگە برادرانی پارتیزان کە تەوق کرابووین و بە عسکەر و لە بن مێ و شتیوە تەڕاشووا خۆمان شارژ بوو و بە دوامانەوە گەڕین و شتەشی سیر بوو لامانێ ینی تووشی وەزعی زۆر ئەوە لەبیر ناکەم ینی هیچ دوو ناخۆشیەکانیش ڕاستە شتێکی زۆر خۆش بوو سەرکەوتنەکان کە سەری ڕەشمان گرت بە سەرپەرشتی برای گەورەم کا کۆسرەت قیادەی دەکرام و تیپەکانی مەڵبەندی سێ چوار بووین چەند تیپێک بوو بەشداریمان کرد ئەوە هەم ناخۆش بوو هەمیش زۆر خۆش بوو کە ناخۆشێنی هاوینی سەدام حوسێنمان گرت ناخۆش ئەوە سەردەم بەعزیانی بەڵێ بڵێ ناخۆشەکەی چ بوو مەسەلا ئەخ ناخۆشەکەی ئەوە بوو ئێمە بەفر هەتا چۆک پشتێن بوو ئەو شوێنێک کە چوشین زریان بوو زۆر زریانێکی زۆر ئەوە بوو نەمادە دۆزیەوە وە بوو ئێمە سێزە شەیدماندا 6 شەهیدمان بەگولە بوو هەفتیشمان لە ناو بەفر لە گەڕانەوە لە سەرمان ڕق بوونەوە دیوی سماقوڵیدا ڕۆیشتن بەڵێ بەڵێ ئەم ماڵمان لە ئەوەی بوو لە لای زیارەت بوو لە ناودارەوە کە مقرارەکەوا بوو شە لە ماڵی ئێمە کۆبنەوەکە کرا هەموو فەرماندەی تیپ و کەرتەکان بووین دەبواە هەرچی چەکە بینەوە لە ماڵێمە تەسلیم بکەین لە هەر شوێنێک گیرە بێتەوە بۆ بوو دایک و خوشک و براکانم ئەوانەی مابوون لەوێ گاز و نەوت توشتمانە معازر کرد بوو لە تەشت و ئەوانە بۆی تووشی خۆرک و ئەوە نەبی عادل سۆزی و کاتەوا بوو هەرچی چەکە نزیکەی 1000 کلاش کۆفمان گرت لەسەری ڕەش ئەمە کەریمە ڕەش و شەید وەلا سلێمان و ئەوانە لە قەسرەکەی مەلیک فەیسەڵ دانرابووین ئێمە خەریتەتان لە بەرچاو بوو بە چی بوو ناوە پێشتر کاکەزانە برادرێکمانە بوو خوا لێ خۆش بشەید بوو لە پارتیزانە ئامرسریە بوو پەیوەندیمان لەگەڵ ئەو هەبوو ئێمە مانگێک پێشتر خۆم و کەریمە ڕەش و شەید فاقە و مەجموعەیەک چوینە کاگاسۆ و 12 پێشمەرگەمان برد لە ناو ڕەبایەکانماندانا مانگێک پێشتر بەڵە بەلا قسەمان تەوزیع کرد نادەزانی سوزان وایە زانانی ئەمە لەو سریەینە ئەگەر وەمان نەکردا بە سەر ڕەش قورسە یعنی لە ڕووی جغرافیەوە لە ڕووی عسکەریەوە ناگیرێ بەیشەوە بەرە سریەکی مغاوری لێ بوو وەزیری دیفاع نازەم ئەو کاتە کێ بوو هات دوو ڕۆژ پێشتر هات معلوماتی هەبوو تاکیدی دەکرد کە دەگیری ئێوانی سوزان ئێمە بە ناو ڕەبایان سوڕاینە و لە پشتەوە بە ناو ڕەبای ڕەبای خەڵکی خۆماندا ناو پێشمەرگەکان بەو شێوە تارسەی ڕسمان گرت ئەوەی یەکێتی بوو بەڵام باشە
هیچ بەسەراتی خۆشێ مەسەلەن لە ماوەی شاخدا ئێستا زۆر جار پێشمەرگە دێرینەکان دەڵێن سەردەمی شاخ خۆشتر بوو ئەو خۆشیە چییە مەسەلەن کە باسی خۆشیەکە دەزانی چێ هەمومان وەکو یەک بووین کەس پارەمان نەبوو گرنگەوە پێڵاو تەبی و نان هەبی ئێوارە پەیدا بکەی و جگەرە هەبوو ئەو کاتەش خەڵک لە ماڵەوە کە سوکارێن یارمەتێکیان دەینا لە بۆیان زچیان نەبوو دەکڕی خەمساڵە بوو پێرا بوو جگەرە بوو هەمومان وەکو یەک بوون هیچ فەرق و جوایزی نەبوو ئەزە بەداخەوە ئێستا کێشەکە لەکوێ ئەمە لە شاخ هەمومان وەکو یەک جوان نەبووین بە ساتی نێشار لە دوای ڕاپەڕین هەمومان وەکو یەک ناشرین بووین وایە بەڵێ لە تو پرسم ئێستا تۆ بڕات ژیانی من دەزانی چۆنە چۆن نییە ڕەنگە ینی وەش برێن خەڵک دەڵێت ئێستا بوون ناڕەفیقەکانی خۆدەوەی کە نەزانن دەڵێ مە لە شاخ وەکو یەک بووین ئێستا کاگوڕها لە چۆمە لەکوێ ئەوزاننا ئەوانەی هەولێر و ڕانی و قەڵازێ تقریبن گەرمیانیش بە کامل ئێستا 4 ساڵ لە سلێمانی شێدەکەمانیش لەم گەیشتینە من لە ژیانم گیرفان منە بۆ لە ژیانم ئیتیمان بە دەوڵەمەندی نەدا منیش مۆزوعانە ینی نامێ خەباتەکەی خۆم ئەو مێژووە نایشێوێنم بۆ منداڵ جوانە تێکەڵی تیجارەت و ئەو شتانە ناوم لە ژیانم موچەی خۆم هەیە دیخانە نشینی وەزیری یەکێکیش ئێو یارمەتیم دەدا بڕوا دەکەی تۆ من ساری شخصیمان نیە کەس من سارەیەکێتیە و تا ئیدارێ گشتیە ئەو ئیشی پێدەکەیتەوە بەڵە ئیمکانیتت نییە بیکڕیان مەسەلەن هەر ناتەوێت نا ئیمکانێت چێ خۆ تۆ بە چ من داوا بکە مشکلم نییە وەکو شخصی لە کار باە لە شێتی لە مشکلەمان نییە لەسەوە بە هەر تەبعم وایە پێویستم نییە ینی ئستا کوڕەکەی من لۆ بچی بە ئاخر ساری مۆدیل و خەمەرەی نازانم چ و تەناژ لێدا و لەبەر چاوی ئەو لە زانکۆ ئەوە شوورەیە بەڕاستی ناخۆشە ئەو ینی مێژوەکەم دەشێوێنی مەجای ئەوم نەداینە یەکێتی سارە یەکێتی ملایە هەر بە سارێکی بابیستە دەوام بێتەوە پێویست ناکە باوکو کوڕ خەڵکی بێ نابێ ئەوە حاجە کوڕە بچووکەم گوتی بابە باوە سعید باپیری عنی گوتی چی لۆ تو بەجێشت بەڵێ گوتم وڵا کوڕم مزگەوتێکی بەجێشتی بە ناوی شەی سەرداش دروستی کرد گۆدێت تو چلۆم بەجێلی گوتم وڵای هیچ لەبەرەوەی ئەتو جگاری ناچێشی ئەم پاکت چرخەکە لۆ بزێنی لۆ خۆت تێبگە لەوەی زیاتر لۆ خۆل فێرە و ئەوە بە وەکو خەڵک بژیش بەڵام خەڵق خۆم ئەو قسێ جوان بوو ئەممان بێکەوە جوان نەبووین بەڵام هەمومان بێکەوە ناشین کراین وای لێها دەزانین لۆ بڕوان ناکە تۆ خەڵکێک چۆن بڕوا دەکات دەڵێ کابرا هیچی نەکردیە بوویتە ملیاردێر معقولە ئەویش دنیای دەخواردبی ئەوەیە کێشەکە من بڕواتەبی کاکەزانە وەزیریش بووم لێرە لە 2000 ئەخیری 5 یعنی لۆ 6 ڕۆشت مارم لە بەکرێت زۆر بوو هەتا چۆکم دەکەتە قوڕێ تا دەچوو ماری خۆمان وەزیر بوو سایرە وارێکی باریکم لە ماری ئەو جیران بوو ئەو شێخەی شەخنەرۆ چەغناروی بەڵێ بڵێ 600 متر لە ماڵێمە دوور بوو لەوێ ڕەوایەرێکی کارەبامی نابوو ها سایرێک کارە باشمان نەبوو وەزیریش بوو بەڵێ وەزیری نەقل و مواصلات دوایی هەر لە کابینەت هەر نەبوو بەڕاستی من هەر بڕوان پێ نەبوو خان و شمەبی خۆ دەزانی عیلەژەوەیە کە من خێزانەکەم لە ئەلمانیا بە ئەو کوڕە بچووکەمان لەوێ بوو هاتەوە وتی معقول نییە ئەتو دوو کوڕت هەیە سکونەکن نەبی هەر لە خانی بکرێ ما لە خانی بکرێ بوو ئەوە لەبەر ئەوەیە کە ناتەوێ مێژوە نامێ بەڵام هەز ناکەی هەندێک شێواندیان مەسەلەن بەڵە زۆر شێواندیان کێشەکە ئەلێرەیە خەڵک هەمووی وەکوێک حساب دەکا هەموو وانە بەشێک وایان کرد هەم تێکۆشەرەکان بشتێنن هەم یەکێتیش ناشرین بکەن تۆ سیاست دەکەی یان تیجارەت دەکەی ئەگە بارزرگانی دەکەی بڕۆ خواحافز بڕۆی ششکە بکەوە نیە بەڵێ معقولە من ئێستا زۆر لە منداڵەکەم دەڵێم کوڕم وەرە تەمەشاکە کوڕی منداڵی خەرچی چەند فەقیرە ئێستا
نانیەوە چەند مانگە معاش وەرناگری پێڵاو ڕاستقی لە بەلایەن دەچی ڕۆژێ بە 5,000 7,000 10,000 لە بازاڕە ئاو دەفرۆشی ئەوەی یعنی دائیمەن تەشجیعی دەکەم لەوەی تەمەشایەوەکە ڕاستە و لە زانکوێ برادەرەکانی کوڕە دەوڵەمەند و ئەوانە بەڵام من دایم ئامۆژگاری دەکەم تەمەشای سەرێ نەکا بەس تەمەشای خوارێ منیش خۆشم ئەگەر تەمەشای هەندێک بکەم دەبی نایکەم بەس تەمەشای خوارە خۆم دەکەم ئەوانی خەڵکی لە 5 شەیدیە عەفشەیدیە ماڵی وێرام و ئەنفال بوو کەسی نما وەنیە دەربە دەربوو قڕبە سەری ئەوە شنیە یعنی دەبی تەمەشا کاک بورهان حەزەکەم یعنی عزیشم لێ کاکەزانە ئێستا مقابلی تەلەڤیزیۆنی هەر کەسێک دەتانی بۆ منێرێ برێ بڕهان چی هەیە نەک من برایەکانیش عیلەکەمان یعنی بێمنەتانە ئەوەی هەتە بۆ یەکێتی و بۆ بەڵێ من ئەو خانوویەشتی لە بۆی کردمە لە بەکرە جۆش جەنای مامزار یارمەتی دام کاکۆسر کاک دلێری سید بەجیت کە خانیەکەم دروست کرد ئەوش خانووەکە هیچ نەبوو یانی هەر ئیدارەمان دەکرد لە ناوی ئەوەی لێدانی محافظم بۆ بجێڕیەوە کە چەند ئاگا لێبووی کاشەی سەردار کردی مەسەلە سەرداری سعی سۆفی مەکە گەورە بووین هەن ناوی ئەو کابرایە بە گەورەی هات مەسەلەن وڵای من لەگەر نەبووم دیارە کاکۆسرێت و کاک زەحفەر لە دەشتی هەولێر دەبن قرار بوو عزت دووری بێتە هەولێر بێتە ماڵی شێخ کاکە ئەوانە کاکۆسەرژی گوت سەردار زانە ئەوە دێ گۆدی باشە ئەگە بێ ئەوە دەچین وە بوو تازیلی کرد بوو ئەوانیش کە چوونە لەگەر کاگایی بوو کاک بەختیاری گوتیان بابا بەدەستی بەتار نەگەڕێنەوە ئەوها بوو هیچەکە دەنا بە پلان نەبوو لەو محافز لەبۆ عیزت دووری بوو عیزت دووری نەهات ئەوانش ناچار چ بکەن گوتیان با لە محافز بدەین و شارەزای هەموو بوون هەولێر بوون ئەوە داخل دەبوون ئێمە خۆمە هەر لەوێن دەرەدی چون شارەزای خۆش ئەمە ئەو کاتە خەڵک زۆر هاوکاری پێشمەرگێتەکە ڕێخستە دێرینەکان خەڵکی تکە ئەو کاتە وەکو ئێستا نەبوو پێشمەرگیان زۆر خۆش دەویست ئەوە زیاتر ئەو خەتانەمان زۆر لە دارەتوو بوو بەوەدا داخل دەبوون ئێمەش خۆمان ماڵمان لە گەڕکی ئازادی بوو زانیاریوانە بوو قەدیم ئەمە شارەزا بوو باش جابا بێمەوە سەر ئەو بابەتانی کە باسمان کرد کە ژیانی ئێوە فەرقین بەسەن خۆت بە دوورگرتۆ لە مەسەلەی خۆ دەوڵەمەندکردن و بەکارهێنانی یەکێتی بۆ خۆ دەوڵەمەندکردن لە هەولێر دابڕانێک هەیە خەڵکەتێک کۆشەرەکە دائیم گلەی دەکا ئەوەی ڕاستیشە ناگا کەم ڕاستیەکانیان پێدەگا مەسەلەن پێیان وایە کە هەوەی کە لە مەسئولیت بێن تەنانەتەوەی لەسەر شارش بێ ئەوەی جلێکی پۆشتە لەبەرکە هەمووی فول کراوە داڕانەکەیە کاک بڕ دەزان بەس خەرچی هەولێر هەمومان وەکو یەک دەناسی جەنابەت بۆ ئەو خەتە دروست بە مە بەستن جەنابەت نییە ئەو خەتە دروست بێ ئەو پسرانە بۆ دروست نەدەبوو تۆ نابی لەگەر جەماوەرە پچڕێ تەماشای تو باسی کندێناوە قەراز و کندێناوە مەسەلە مەنتیقەی دارەت و پیرزین و شاوێ سوخۆت لە دوای ئەوانە مۆتیقانە هەمووی چیان بۆ یەکێتی نەکردووە ئێستا یەکێتی ڕاستە ئێمە قەرزارین دەزانی کێشەکە لەکوێ هات کێشەکە لە سوێکی ئاوا ڕاستی ئێمە دابڕن لە خەڵکی خۆمان کە سوێکی ئاپات خەڵکیان زۆر ترساند و خەڵکیان زۆر گرت و خەڵکیان زۆر شەید کرد و ئێمەش فترەیەکی گەلە زۆر دابڕین کە دابڕین ماوەیەکی زۆری پێچوو کە چوو هاتینەوەش بەڕاستی لێ ڕاستەکەی ئێمە نەمانتوانی شەریشی ئەو حکوومەتە بین تەنها بەشدار بووین خەڵکی هەولێر سەوساوەیە ماڵی وێران بووە کوڕیان لە جامیعەیە لەگەڵ جیرانەکەی ئەو پارتە لە ڕێکخراوەکە ئەو زانکۆی تەواو دەکا تەعینی دەکا ئەگە تەعین نەبی لە کۆمپانیایەکی کاری بۆ دەدۆستەوە بەڵامی یەکێتێکەیە ماڵی وێران بۆ نازانی چ بکە دەڵێ وەڵی کاکە من ئەگەر ڕەنگە بە ملیۆنەکەم نایە بە 200,000 رازیمە کابرا کوڕ و کچی زاعیر بۆ چەند ساڵە لە زانکۆ نیە ناچار دەوی پەنا باتە بەرلایشکە ئێمە مختارێکیشمان نییە لە هەولێرە پۆلیسێکیشمان نییە ئەو گەیشتووە بۆ لایەتی مەسەڵ دەزانن بۆ خەلەکە لە بەڵە خەڵک دەزانی ئەوزە خەڵکەکە لە سگلەی هەیە خۆی کێشەکە لەوە لێک ناکاتەوە دەڵێ ئێوە لە حکوومەتن شەریکن
کێشەکە ئەلێرەیە هەموو نقطە استراتیژیەکان هەموو سکتەرە استراتیژیەکان لەدەست پارتیە ئەویش گەڕەکی موختاری هەیە و ئاسایشێ و ناو دەنووسرێ و چێ نییە و تەنانەت ئەگەر لە هەولێرە لە کۆمپانیایکی ئەلی لە مۆڵێک ئیشکەی مۆڵ دەبی تەسکەی ئەوت پێبی لەو پێکەنها نەخیندەواریش ئەمن ئەو پێشمەرگەی سا لەگەڵم بوو هوەر پێرار گوتم بڕۆ بخینە کوڕم هەر دەرێ بم کە زاوت بەچ بکە مەزابت شادت نییە دەبڕۆ بخینە سەبر چوو بوو لە بنەسراوەی ماڵی لەوەیە شەوانە ناچنەوە نەخیدەوار فێریانکەن گوتیان تەسکین ڕێکخراوی گوتی ڕێکخراو چوە لەسە و مێزە دانیشتم لەبی دەرسم پێ بری تەمەشای تەمەش عسارەکە چەندە وردە زۆر قرس ئەو حکومەت تەشکیل بوونە چاوتان لەوەیە تۆزەک ڕێکی خەنەوەنی بەشداخیر بووە خۆی کێشەکە لەکوێ ینی ئەو چەندە انتخابات کرا ئێمە جارشکە ناچینەوە حکوومەتەکە هەروە دەبی شەریک بی شەریک سەردەمی جەنابەت لە کابینی 5 وەزیر بووی وانە بەڵێ وەزیریان ژیانی سەربازی کاک بورهان مەسەلەن ژیانی ئیدارییان با بڵین ژیانی ساڵە ژیانی ئیداری خۆشترە بەڵام بە خۆشمار تەبعم وایە ڕێگە عەسکەری مەیە دایم زیاتر حەز لەو ئیشکردن لەگەروانە حەزی پێ دەکەم تەجروبەی وەزیریت تەجروبەیەکی خۆش بوویان باش بوو ئەو کاتە کاگنێتیروان ڕئیسی وزەرا بوو بەڕاستی ئەو فەرقی بەوەی نەدەکرد حقیقەت یعنی پارتی بێشتی هەمیش لەسەر دەستی بوو تێکەڵ کرابەوە لە عایلەش بوو لە سەڵاتیە بوو مشکلیان بۆ تو دروست نەدەکرد ئەمە ئەخەر ئەو لێرە حکوومەتێ و ئاسایشێ ئەمن 3000 مشکلانەوە دروست کردم وە بوو 2000 کاگنێتیروان بە دوای ناردم لە بازگەکان و لە ناو شار و ئەوانە وەزیریش بووی وەزیر بووم ئەگەر دەهاتمە سەردانی برادەرەکەم دەکرد لە دۆری هەنارە لەمەلا ئەومە لە شوێنێک یەکسەر پاراستن ئاساش دەچوو کابرایانە گرت ناچار منیش چ بکەم کاگنێتیروان ئەوە بەس ئەوە چوومە لەوێ نانم خواردووە دەیانگو نابی لە سەیتەرەکەی شاوێز بە سەکەوی لە ئەولایە گوتم باشە خەرچی ئێرەمە هەولێرێ بەمەتێقی تێدایە دوایە من لە کابینەیەکە ئەندام لەو ئەنجومەنەی بکەین چەند یەک گرتووی یەک ریزی باشە کاک بورهان بۆی ساڕێژی برینەکان بکرێ بتوانێت هەڵەیەکە بوو کاتی خۆشی من پێشنیارەکەم کرد چۆن ئێمە ئاسەواری شەڕی ناوخۆ ڕشکەینەوە حقیقەتەکە ئەمە لەبەرەوە قیادی شەرمان کردی و شەڕی ناوەریەکە ئەوە زۆر ناخۆشە بۆ جێرانەوەوانە نەعلەلەوە هەر جارشکە بەڵام بتەوێ نەتەوێ هەموو ڕقمان لێک دەبەوە تەنانەت لە مزگەوت مناسەبات یەکتریمان دەجی فەرماندەکانی پارتی وێچێتی کەس مەرعەبایەکی نەدەک بە خێراتیش نەدەکرد من ئەو کات پێشنیارێک گوتم حەقوایە مەجموعەیەک لەو بابەتە ئاسەواری شەر ناخۆ چۆن ڕەشە بیتەوە بەڵێ یەک لەوانە دەبی ئاشتەوا یەک هەبیش نەکرا تقریبان هەر بەردەوام بوو باش نەبوو کارێکی زۆر خراپ بوو بەڵام ئێستا بە تایبەتی ئێستا هەموو کات کورد پێویست بێگڕێزی هەموو کات لۆ نەبوویتە هیچ ئەگە مێژووی کورد کە دەخوێنیتەوە لە سەر شتانێ ئێستاش تەبایی یەک ڕیزینەتەوەکەمان لەو پێناوەش بڕوا ناکەم یەشێتی قسووری کردوی لە هەموو کاتەکانە تەزعیماندایە لەو پێناوی ئەوە ئەنی بەرەو ئەوەنە کە بتوانن ئەو حکوومەتەی دەتانەوێت لانی کەم سەداسی چلی گلەی خەڵک چارەسەر بکە ئەوەی کە خەڵک قڕبە سەر چی دەوێت خەڵک حکومڕانێکی باشی دەوێت خەڵک خزمەت گوزاری دەوێت عەدالەتی دەوێت ئەنجومەی دادوری سەربەخۆبی وانە بەڵێ خەڵک چی دەوێت ئەمن ئەمان و ژیانی دەوێت بەڵام تۆ عکسەکەی ئێستا بەڕاستیان خراپە باش نییە خراپە خەڵک گلەی زۆرە حەقیشتیان تۆ لە ماوەی سێ مانگە موچەوە ناگری کابرا چ بکە زۆر جار دەڵێن یەکێتیش بێدەنگە پێ دوای یەکێتی بێدەنگ یەکێتی بێدەنگنی ئەگەر زانی چۆنە
ئێستا لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بڕیارماندا ئەو بوو کاک بابل جەنابی کاک بابلمانەوە کرد تەلیفۆنی کرد لەگەڵ پارتیە و ئێمە ناتوانین هیچتر خەڵک وا بە برسیتی و بە ئەوەی بژی دەبی ڕێگا چارێک ببینە ڕێگای ئێمەش تەنها بەغدایە هیچ ڕێگای ترمان نییە ئەوە بوو وەفتەکمان چوو قەنەعەتی پێی نان و لۆ ئەوی بتوانین لەگەر بەغدا چمان هەیە تەسلیمیکەین ئەگەر ئەوان تەسلیم ناکەن ئێمە چمان هەیە لە وارداتەوە تەسلیمەکەین مشکلەمان نییە بەس خەڵک لەو وەزع دەرباز بی ئەوە ژیان نییە مەسا خەڵک تێدایتی وانە بەڵێ ئێستا ینی خەڵک زۆر گلەی لێچێت بەس خەڵک دەزانی مشکلەکە چیە مشکلەکە لێرە شتێکەیە خەڵک هەردوو لامان بێک لە ناو یەک تای تەرازوو دادنێ ئەو ئەگەر لە ڕوانگەی حکومڕانیەوە تەمەشای خەڵکەکە دەیکا دەڵێ لەو حکوومەتە ئەوانیشن شەریکە بەڵێ لە ڕوانگەکەی تر ئێمە هەوری جددیماندایە لە ئێستاوە نیە چەند ساڵەکە چارەسەری قەزیەکەی ئێمە تەنها بەغدایە هیچی تر نییە دەبی لەگەر مەرکەزا ڕێککەوین بۆ ئەوەی بجە و موچەی هەرێم بە کاملی بێ بەڵام ئەدی ئەو هەوڵی سەرۆک باول و یەشێتی نیشتمانی کرد لە بەغدا و ئەوانە و ئەو موچە و ئەوانە و ئیتفاقی لەگەکردن و ئەوانەی چێ یەشێتیە بەڵام ئەمە ڕەنگە ئیسtismarمان نەکرد لە ڕاگەیاندنا نەتانویست نەمانویست گوتمان با مشکلە لە ئیشی ئێستات ئاسوودەی کاگوران سەرپەرشتێم و ێزە سەربازەکان دەکەی بەکاری تایبەت بۆ دەنگداین تایبەت یەکێتی هەنگاو بەرەو حەزبی هەڵبژاردن دەنێ وایە لە ئیشی ئێستات ئاسوودەی ئێستا زۆر باشە پێشتر ڕەنگە هەندێک کەم و کوڕی هەبووبی لە ناو قوواتی مسەلحە لە بۆ دەنگدان و شێوازی و سسما ئینتشار و تێکەڵی و پێکەڵی ئەوانەمانە موچاکردی تقریبن ینی لە زۆر جار دەگوترێ بۆ دەنگ بێچێتی نادا مەسەڵەن هێزێک سەرباز دەڵێ فڵان کەس دەوام ناکاو دەوامی من زیاترە و لێک فەوزن و ئەوانە پێدەگاتەوە بەڵێ ئەوانە دەمانێت لەو ماوە لەگەر برای بەڕێزم کا عمەر و برادرانەوانەی هەموو لایەکدانیشین بەرگری فریاکەوتنەوەوانە یەکی خەین هەمووی دەوامەکانیان بەڵام تۆ چ دەکەی لەو لایە عەشت دێن لە مەناتقەکەیت و مەزبوری تۆ پێشمەرگە واجبی بگری بەرگری فریاکەوتن و دیفاعکردن لەو لایە موچە نییە لەو لایە ئەوەش ئەوە بووە خۆ چۆلی ناکەی وە نییە ئەوانە بێن و ئەو مەناتقە کوردیانە جارش کە داگیر بکەنەوە بەڵام بە تاکیت هەوڵی جدی دەدەین لەو ماوە بەوەی ڕێگە چارەیەک لەو مۆزوع بدۆزینەوە مەسەڵەن شێتی هەڵبژاردننی لە پێشە دڵنیای کە یان گەشتبینی کە سەرکەوتن بەدەستدێنن بەڵێ بێڕای هەموو گلێ و کەم و کورتیانش کەم و کوڕی هەیە و گلەیشەیە و حەقیشیتیان بەڵام دەبی ئەمە خەڵکە تێ بگەینن ینی یەکێتی نەخاتە نا ئەو تەرازۆوە ئێمە زۆر لە مێژە هەوڵماندایە خۆ هەمووی تەسلیم بە عێراق بکرێ و لۆ ئەوەی میلەتەکەی خۆمان پێ بژی لەو زروفە گرنگەوێ خەڵکەکە بژی ئێستا خەڵک دەیەوێت موچەکەی بێتن خۆ فەقیرە هیچی ناوێ نا خەدەماتیشی فەقیری لێتەوە بوو ئێستا خەدەماتیشی ناوێ بەس موچەکەی دەوێت پەیوەندیت لەگەڵ سەرۆک بافڵ چۆنە وەڵا زۆر باشین کاک بابل پیاوێکی ئازا و ئەمە ڕەجی عسکەریمان هەیە لەو بابەتێ بەسەراتێکی لەگە کاک بافڵ لەگەڵ زەنابەت واللهی شتیوانێ بەسە بێکەوە بووین ئەو کاتە مەخمورمان گرتەوە بەڵێ بەڵێ بەدا خۆ من لە ڕاگەیان شتوە قەت باسم نەکرێوەکەم زارە زۆر حەزم پێی نییە ینی ئیشێک دەکەم لە خۆم واجیبەکە ئەرکە دەیکەم پێویست بەڕاگەیانی سۆسیال میدیا شتیوە ناکە لام زۆر متەمیمە بۆ شتانە پیاوێکی زۆر ئازار لە مەخمور لەگەڵ بەڵێ ملا بەختیاریش لەگەڵمان بەڵێ کاک بافڵ لە ئەوانەیە ئەو گوتمان کاک بابە چاوەکەم ئەتۆمەکە ئەو لە پێشەمە دەڕۆژ شتانەیە پیاوی زۆر ئازایە خەتە عسکەری ئێوە مستعین لەگەری ڕخنەی خۆشمان دەگرێت ئێستا خات تەمەشایکەی دەرێ و عسکەریە
هیچ قبول ناکە بەڵام نا بەعکسە لە کوبلو دەتوانی بە تەواوی هەمووی هەر کەسە ڕێی خۆی درێ و چاوی ئەمەش عسکەرینە نازای قسە ناو دڵمان بێلین تەبعمان وایە هەمووژە بدڵ سۆزیە لە پێناوی چابوونە کەمکردنەوەی کەم و کوڕیەکانە هەمووی لەو پێناوەیە هەرچی دۆخیەکێتی چۆنە ئێستا ئێستا باشە ئێستا باشە لەبەرەوەی ئەمە بە خۆت زادی یەکێتی تقریبن دەتانم بڵێن 15 ساڵ بوو تووشی دابڕانی بوو تووشی دابڕان لە خەلک ئەقتاب زۆر ترازانی شقاقات ئالۆزی قیادەیەشی نایەگرتو ئێستا ئەمە هەمومان قیادێکی یەگرتو وەکو تیمەگیش دەکەین هەمومان هیچ ئەوەی تێدا نمایە پێشتر خۆ دەزانی سیاسی دادمێژوو یەکێتی نیشتیمانی هەڕازە کرد ئەو کۆتایی هاتی ئەو شتانە پێشتر ئێمە ئەعلامین ئێمە کورساتین کە زۆر جار هەندێک خەبەر هەبوو نەدەگەیشتێمە دەگەیشتە نیارەکانی یەکێتی بەڵە ئەوانە هەبووی دەزانانی ئەو شتانە هەڵەوە کۆتایی یاد ئەو شتانە ئەوە نەماوەستا سەرۆکەکمان هەیە و سەرکردایەتیش خۆمان هەیە و لەناو کۆبوونەوەی مەکتەبی سیاسی سەرکرد چ بڕیار دەرێەوەی جێبەجێ دەکەین بەبێ بەسەر وقتت قسەی ناو دڵ دەکەین هەمیشە بە ڕاشکاوی بە پێشمەرگەکان بە کەسوکاری شەهیدان بەوانەی کە دڵسۆزیەکێتین ئەنی مەسەرەن چ گەشتبین یەکێکێتی باشتر بێ لە حکومڕانی داوێ ڕایەوەی ئەو دۆخی ئێستا تێیداین سەختە خەڵک هیچ باوەڕ بکات جگەلەوەی کە معاشەکەی ڕاستە خەڵک بڕوا ناکە بەڵام دەزانی چۆنە ئێمە دەبی یەکێتی بەدیلی هەیە ئەوەیە کێشەوە نیە نیتی باشە تۆ دەبی تێ بگەینی تۆ چەند یەکێتی بەهێزکەی مافەکانی خۆت تاچیش بەدەست دەینی بە چەند زەعیفیکەی خراپترە ئێمە چەند کورسیمان زیاتر پێدا دەگرین وە ئێستا ئەمە کورسێکی زۆرمانە بۆ ئەوەندە نەما لەگەل لایەنەکانی شەڕەنگاوەندە بەو شکلەوەمان دەکرد لە بەغدا پێماندا دەگرت و ئەمان نەکرد ئەگە کورسیمان زیاد با پێویست نەبوو ئەمە هەژمانگە ناتانین حکوومەت تەشکیلکەین وە ئەو وەختە پێماندا دەگرت زیاتریش لایەنی بەرامبەریش ئەو کاتە ملزەم دەبوو تەنەزولی دەکرد بەڵام کێشەکە لێرە ڕاستی هەمووی ئەو وەچی دۆری عزابی لە هاتێ لە سلێمانی لەبەر بە ناوی ئازادی و دموکراتی و نازام چی ئەو بابەتانە بەڵام بەداخۆ ئەوانش حەق نییە بەس لە یەکێتیە خۆن بابن هەمویان چێ لە هەولێرە باویشانە بکە ئەگە لە یەکێتیش زیاد دەبیت و ئەگە لە یەکێتیش ئەوە دەبیت جیاج نەبوویت تۆ هیچ بەشکەی دروست کردی ئەگەر جیاژ بۆەوە با بچی لەگەڵ خەڵکی شارع خەڵکی تر قسە بکە لەگەڵ خەڵکی نارەکانی ئێمە لەگەر ئەو بابەتانە بەس دێ لێچێتی دەدا ئەوە کێشەکەیە خۆسیستەمی حکومڕانی لە ئەس لە سەرۆ کێرێمە ڕئیسی حکوومەتە زمانی دادەروەریە ئاسایشە هەمووی لەدەست لایەنێکی سیاسیە ئەوان بازیاتر عەرەبیوان بکەن بۆ ئێمە دەکەن ئێمە هەموو کاتێک پشتیوانیان دەکەین ئەو کات پەیوەندی تۆ کاکۆسرت کاگوڕان ینی پەیوەندێکی چۆنەوە ئێستا جارجار دەبین وێ ڕاوی سەحەتی بەخۆی ئێستا باشە کاکۆسرت دەوای لەسەری خزم و پێش خزمیش ئێمە مەسوولمان بووە برا گەورەمان بووە پیاوێکی ئازا و زۆر ئازا بوو قیادەی زۆر شەڕەکانی کردی هەم لەگەڵ ڕژێم هەن لەگەڵ یارەکانە دەتانم پیاوێکی سەخی تەبیعات دەست بڵاو و ئازا بەڵام بەداخۆش سعەتی وایە تێکس و ناچی بۆ لای وڵات زارزار زۆر باش هەندێک پرسیاری کۆتایم کاگوڕان بۆچی گریاوی بۆچی گریاوی گریاو بۆچی گریاوی لە چه حاڵەتێک گریاوی مەسەلەن دەڵێن ئەگەر فەرماندەی وەڵی لەوە کە لە ڕێ هاتی نسیوێکی ئاپەولێر مەمەد جێژە بزاری زۆر ڕێگارێ وڵە ئەو شەوی کە لە بینی لە هەولێر دەردەچوین لۆ ئەو منتقی بیستانە ئەوانە لێەوە پێ دوا بە هەولێر تا لە دەستدا بەرەوەڵە لۆمە زۆر ناخۆش بە تایبەتی هەم عام لە بۆ یەکێتی لێ نەشارمەوە باجی سیوێکی ئابەت تا ئێستا ئێمە دەلیست ئەوە بۆ مشکلەوە
باشە کاگوران ینی وێڕای ئەو هەموو سەختی و ژیان و قورس و ئەوانە بەسەرهاتی خۆشیان مەسەلەن نوکتە و قسەی خۆش لای زەنابەت دەڵێن هەیە واللهی ڕاستی بابەوە کۆتایی پێبێنن ڕێک لەگە سید ڕێباز شێت وەلاسی برادران لە پارتیزانی بووین ئەمنیش لە دۆری هەنارە ئەوانە هەموو زۆرتر پێش برادری من بوون جەما محەممەد هەبوو ئی هەنارەی بوو خوا عەفویکە هەنارەی لای مەسیف دۆری ئەوە لە ماڵی وان دانیشت بووین و ئەوانە سید ڕێبازیش دەیگۆ ما محەممەد ئەگەر بوومە محافیز ئەو دەیگۆ کو دەبیە گوتی بابە سەدام کاکە ڕەش ژێ ڕێبازە دەیگۆ کاکە ڕەش دەڕوخێ ئەوزا من دەبی یەک قەرات لۆ دەکەم ئەلێرە ینی لە شاخ ئەو ئەمە لە هەبوو کە بەڵێ ئەخر ئێمە خۆت ئێمە دوای ئەنفالە کەس نمابوو ئێمە مابووینەوە ئەگەر بڕواایەک نەبی چۆن دەمینێتەوە لەنا ئەو هەموو جەیش و بێ ئومێدی و خەڵک هێزەکانمان هەموو چوە سەر سنوور و کەس نمابوو لەو مەناتیقانەوە بەڵێ شتێک کە بتەوێ بیڵێ لێرە وەکو بۆ بینەرەکان بۆ کەسوکاری شەیدان بۆ پێشمەرگا کە من پرسیارم نەکردبێ و حەز بکەی بیڵێ وەڵی من خۆم بە شەرمەزار دەزانم ئەوانەی نەمتوانیە خزمەتی شەیدەکان و هاوسەنگەر و هاوڕێکانم بکەم ئەوانەی تێکۆشەرەکان لە ڕۆژانی سەخت و نەهامەتی کە پیاوی ڕۆژانی سەخت بوون پیاوی ڕۆژانی تنگانە بوون یەشێتیان ڕاگر لە هەموو هێرشەکانە و پەلاماردانە چیەکی نیشتمانی کوردستان دژمنی زۆر بوو هەم ڕژێم و هەم لایەنەکان زۆر زار بۆ نەمانی یەشێتی داوای لێ بردیان لێ دەکەم ئەگە نەمتانی بی هەرچەندە دەرگای من هەموو خۆیان دەزان واڵایە ماڵ و کەس و ژیان و هەموو شتێک بەڵام وەکو ئەو تموعی هەممە لۆم ناچتە سەر بتوانم زیاتر خزمەتیان بکەم و گلەی و گازاندایان نەبی چ ئەوانە پیاوی ڕۆژی سەخت بوون دەبی حرمەتیان بگیرێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز بەڕێزش دایمەتی سیاسیی نیشتمانی سپاس بۆ بەڕێز بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم کۆتایی بۆ بەرنامەیەنی تا بەرنمەیەکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ